بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێ. هیوادارم لە هەر کوێکە هەن شاد و سڵامەت بن و مەجای بەرنامەی بینینی ئەم بەرنامەشتانە بێت. بەرنامەی ئەم هەفتەمان لەسەر سوودەکانی شیرە، یانێ شیری دایک بۆ مناڵە و هەروەها سوودی وەرزشکردن بۆ دایکانی دووگیان. یانێ ئەم دوو بابەتەکانی بەرنامەی ئەم جارەی تەندروستیمانە، بەڵام پێش ئەوەی کە بچینە سەر مۆزوعی بەرنامەکەمان، بینەرانی خۆشەویستمان ئاگادارەکەمەوە کە بەرنامەی تەندروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە ڕۆژانی شەمە بڵاو ئەبووەوە، لەمە بەدواوە ڕۆژانی یەکشەممە ئێمە ئەبینە میوانی ماڵەکانتان و لە سەرەتای بەرنامەکە ئەوە بە ئاگاداری بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بەرنامەی تەندروستی ئەگەینی. بابەتی یەکەمی بەرنامەکەمان کە سوودەکانی شیری دایکە بۆ منداڵ بابەتێکی تازە نییە، یانێ بابەتێکە لەباری تەندروستی، تەبلیغات، شێوەکان، چۆنیەتی زۆر قسە کراوە، نووسراوە، جاروباریش بە مناسبەت گەرێک لەسەر بنکە تەندروستیەکانە، دەرمانگا یا بیمارستانەکان ئەنووسرێت کە شیری دایک فەوایدی. لە بەرنامەی ئەم جارەمان گیان لەو مەواردە کە وەکو یاداوەریک بۆ بینەرانی خۆشەویستمان باسیەکەین، تاقیقاتێکی تازەیش کراوە کە ئەو تاقیقاتە دیارە شاید لە وڵاتێکی وەکو کوردستان و ئێران نەکرابێت، کەمی جیاوازی بێت، بەڵام ئامارەکان تقریباً وەک یەک مشابه یەک دەرتێن ئەگەر 100% وەکو یەک نەبن. بۆ نمونە دایکانێک کە تەسمیم ئەگرن، بڕیارەدەن کە شیر بدەن بە مناڵەکانیان، چەند دەرسەدن، دوای ئەوە چەند دەرسەدیان تا 6 مانگی پابەندیە لەسەر ئەو قەوڵی خۆیانە ئەمێنن یا لە 6 مانگ بەرەو ژوورە و دەرسەدەک ئاگا دەچەنێ. بەڵام هەروەکو یاداوەری کە بۆ بینەرانی خۆشەویستمان عەرزکەم، شیردانی بە مناڵ یانێ لە دایک لە مەمکی خۆیەوە کاتێکە شیر ئەدات بە منداڵ، دیارە پرۆسەیەکی سەختە. پرۆسەکە لەو بابەتەوە سەختە بەتایبەت ئەگەر ئەو دایکە یەکەم سکی بێت یعنی یەکەم منداڵی بێت، پێویستی هەیە کە بە ئاموزشی پێ بدرگێت، ئاموزشەکەیش دوای ئەو مناڵەکە تا فێرە بێت. دیارە پرۆسەیەکی سەختە بەتایبەت لەو دایکانەی کە یەکەم منداڵیان بووگە. بەڵام شیردان بۆ منداڵ لە مەمکی دایکەوە سوودەکان هەم بۆ منداڵەکە گەڕێتەوە، هەم بۆ دایکیش. بەپێی ئەو چەند ئامارەی کە ئشارەیەکی کورتیشم پێکرد لە بەتایبەت لەو وڵاتگەرەکە پێشڕەفتەن لەباری سەنعەتیەوە، وا ئەڵێن کە زیاتر لە 90% دایکان ئەڵێن کە ئەیانەوێت مناڵەکانیان بە شیری خۆیان تەغزیە و بەخێوی کەن، بەڵام کەمتر لە 60% کاتێک کە مناڵەکە ئەبێ بە 6 مانگ ئەم کارە ئەکەن. یانێ لەو 90% کە بڕیارەدەن کە بە شیری خۆیان مناڵەکە تەغزیەکەن و خواردنی پێبن، 60% لە 6 مانگە یانی 60% ئەمێنێتەوە. ئەم ئامارە هەروە کەمترە بێت و تاگەێت بەوەی کە 27% شیرەدەن بە مناڵەکەیان، یانێ لەو 90% کە بڕیارەکەیان دابە 2/3 شیر نادەن. ئیتر هۆکارەکان ئەتانێ جیاگانە بێت، یا ئەوەی کە هەمیشە خەتاکە، یا ئەوەی کە شیرەکە دایک شینە هەڵ ناگەڕێتەوە بۆ دایک. هەیە لە بازی کاتیشە دەور و نەخشی مناڵەکە لەوێ ئێمە ئەبینرین. بەڵام بۆ شیرخۆرەکان ئەو سوودانەی کە شیر خواردن بۆ مناڵە شیرەخۆرەکان هەیەتی کامانن. یەکێک لەو مەواردەی کە زۆر مهمە بۆ مناڵان، ئەو مناڵانەی کە بە شیری دایک تەغزیاکردن زۆر کەمتر بە نەخۆشیگەر تەنەفوسی یا هەناسەدان تووشە بن. پس یەکێک لەو مەزیاتە کە هەیە بۆ مناڵانێک کە بە شیری دایک گەورابن ئەوەیە کە کەمتر تووشی نەخۆشیگەرێکی هەناسە ئەبن. دیارە ئەو نەخۆشیگەر هەناسە جیا لە نەخۆشیە مزمن و
درێژخایەنەکانی یا ئەوانەیە کە کتوپرت تێتە بەرەو بە حاد ئەناسرن ئەتوانێت نەخۆشیگەر تریش وەک سەرماخوردگی لە داهاتووە لە پرۆسەگەر ڕشت ئەو مناڵەکە ئەڕواتە سەرەوە لەوەیشە دەور و نەخشی بمێنێت. هەروەها بەهۆی ئەو مەوادەی کە لە شیری دایکە هەیە مناڵ کەمتر تووشی نەخۆشیەکانی پێسە بێت، یعنی پۆستێکی سالمیانە بێت ئەو نەخۆشیگەرە ناتوانێت کەمتر تووشیانە بێت. جیا لەمانش نەخۆشیگەرێک وەکو نەخۆشیەکانی مەعیدە ڕێخۆڵا بۆ نمونە قەبزی یا زگچوون لەو مناڵانە زۆر ها لە خوارەوە. یەکێک لەو مەواردەی کە ئەتوانین ئێمە ئشارێک پێکەین عفونەتە. بەهۆی ئەو شیرە کە سیستمی ئیمنی تەقویەتەکات توشبوون بە عفونەت لە مناڵان نە لە کاتی شیر خواردنە، دوای پرۆسەی شیر خواردن دوای ڕشتیشە ئەوان کەمتر تووشی عفونەتە بن. ئەویش بەهۆی ئەوەسە کە ئانتیبادیگەرێک هەیە لە ناو شیرە، ئەوە هۆکاری ئەسڵیە بۆ ئەوەی کە مناڵان کەمتر تووشی عفونەت بن، چێ لە کاتی ئەو کاتێکە شیرە خوارن یا کاتەیەکە دواتری شتێنە گەورەترە بن. دیارە نەخۆشیگەرێکیش وەکو لوسێمی یا سەرەتانی خوێن، قەڵەوی، دیابەت لەو مناڵانە نابینرێت یا زۆر ئەگەریش بێت ڕێژەیەکی زۆر کەمەکە ئەتوانین بڵێن کە ئەو ڕێژە زۆر بەرچاو نیە چاو ئەو مناڵانەی کە شیری قوتوو یا شیری کارخانە ئەخۆن. بۆ دایکانیش ئەتوانێت سوودەکانی ئەمانە بێت کە بازێ لە دایکان دوای ئەوەی کە دوای مناڵ بوون تووشی خەموکی یا ئەفسوردگیە بن، ئەو دایکانەی کە شیری خۆیان نەدەن بە منداڵەکەیان زۆرتر ئەو حاڵەتە زۆر کەمە، یا شێرپەنجەی مەمک، ئەو شێرپەنجەی مەمکیشە لەناو ئەو ڕێژەی لەناو ئەو دایکانەی کە شیر خۆیان نەدەن بە منداڵەکەیان زۆر ها لە خوارەوە. بەڵام کولی قەزیەکە هەر ئەمە نییە. بۆ دایکی بەتایبەت دایکی کە یەکەم مناڵیە ئاموزشی احتیاجی هەیە ئاموزش ببینێت، ڕاهێنان ببینێت، ئەو ئاموزشە ئەتوانێت لەو شوێنگەرەی کە شوێنگەری بێداشتیە یا ئەوانەی کە خاوەن تەجروبە و ئەزمونن ئەو ئەزمون و تەجروبەی خۆیانە وەربگرن. چونکە هەموو کاتێکە دایکێک مناڵەکەی لە شیر ئەبڕێت، هەموو کاتێک مشکڵەکە هەڵناگەڕێتەوە بۆ دایک. بۆ نمونە کاتێک ئەبینیت ئەو هەموو تەبلیغا ئەکرێت، بۆ نمونە قوت و شیرێک لە تەلەڤیزیۆن لەم لا تەبلیغی بۆ ئەکرێ بۆ ئەوە کڕیاری زۆر بێت، بازار خەریدی بڕواتە سەرەوە، ئەوە خۆی یەکێک لە هۆکارەکانە کە دایک تەشویقەوێت کە وابزانێ ئەو شیرە لە شیرێک کە خۆی ئەیدا بە مناڵەکە حاوی مەواد مەعدەنی یا ڤیتامینگەرێکی زۆرترە، ئەوە خۆی یەکێک لە هۆکارەکانە. مەواردێکی تریش هەیە وەکو ئەوەی کە مشکڵاتێکی عاتیفی، ئسترس، دڵەڕاوکێ، ئەوانە خۆیشی ئەتوانێت تەسیری بێ لەسەر دایک بۆ ئەوە کە شیر نەدا بە مناڵەکە، یا ئەوەی کە ئەو دایکانێکە لەسەر کارن ئەڕۆن بۆ ئیش، ئەو مشکل گەڕانەوەیان کەی هەڵەگەڕنەوە بۆ سەرکار، ئەڕچنەوە بۆ سەرکار، ئەوەشە خۆی یەکێک لە ئەو مشکڵاتەسە کە ئەتوانێت بێتە هۆکارێک کە دایکان شیرنان بە مناڵەکانیان. بەڵام ئەوەی کە وتمان ئاموزشە بەتایبەت بۆ دایکانێکە یەکەم سکیانە تقریبان یەک هەفتەی ئەوەڵ کاری ئەو دایکە بە ئاموزش، هەم ئاموزشە بینێت هەم ئاموزشەدات، ئاموزشەکە بە مناڵەکەی خۆیەدات، ئەوەش کە ئاموزشە بینێت لە دەوروبەر ئەوانە لە تەجروبەی خۆیانە کە ئێنە اختیاری ئەو دایکە. ئەوەیە کە ئەو یەک هەفتەی ئەوەڵە ئەتوانین بڵێن کە کاری ئەو دایکە 100% ئەوەیە کە شیر با بە مناڵەکەی، بۆیە پێویستیان بە یارمەتی هەیە، ئەمان ئەبێت کاتێکی کەمتریان هەیە، ئەبێت چونکە ناتوانێت هەم خەریکی ئەوە بێت کە مناڵەکەی خۆی فێری شیر خواردن کە لەو لایشە بڕوات کاری ناوماڵ، جل شۆردن، خواردن دروستکردن، ئەمانێشە بکات، بۆیە حتمما نیازیان بە پشتیبانی هەیە. من
پێشەوەی کە بابەتی یەکەمی ئەم بەرنامەمانە تەواوێکە لەسەر سوودەکانی شیر بوو، چون شاریشمان کرد بە دایک، من پرانتزێک باسکەم شارێش بەوەکەم کە شیردان لە هەر حاڵەتێکە مافی دایکە، یعنی ئەو حەقە هەڵەگەڕێتەوە بۆ ژنە. ئێتر ئەوەی کە بۆ مەراکز تەندروستیە، وەکو ئەم بەرنامەی ئێمە سوودەکانی شیری دایک بۆ مناڵەکە باسە کردێت، بەڵام ئەمە نابێت بێتە هۆکارێک کە دایک ئیجبار کردێت، ئەو ژنە مەجبور کردێت کە ئەبێت حتمەنە شیری خۆی بابە مناڵەکەی. بۆیە ئەوە وەکو ماف، ئەو مافە مافی دایکە کەس مافی ئەو کەسەسە کە شیرەکە ئەدات کە ئەو بڕیاریە خۆی تا چه ئەنازێک بباتە سەر لەسەر ئەو بڕیار. دوومین مەسەلەی کە هەیە لە شیردانای ئەو مەسەلەسە کە خاوەنکار یا پیسە خاوەنکارەکە کارێکی یەدی یا دەستی بێ یا کارێکی ئیداری و فکری بێت فەرق ناکات. دایکێک کە ئەبێتە ساحب مناڵ شیرەدات لە بازی لە قانونگەرە، ئەو قانونگەرێکی بۆ وەزعەکان کە ناتوانیت یەک جار بە فەرز لە شیفتێکی کاریە لە ڕۆژی کاریە یەک جار ئەویش ئەتوانی شیر بێ خۆی، ئەوە یەکدانە لە هۆکارەکان ئەو دایکە مەجبورەوێت، یانێ ئەگەر لەو شیفت کاریە 8 سەعاتە ئەگەر 3 جار مەجبورە شیر بات بە مناڵەکەی، بەڵام ساحب کارەکە ئەڵێ یەک جار مافی هەیە، ئەویش بۆ نمونە لە بینیە 4 سەعات شیر بات 20 دقیقە، ئەویش وەختێک 20 دقیقەیە، لەو زیاتریش نادەن بەو دایکە پێدەن. من پێم خۆشە لێرە شارێکم بە ئەوەی کە بەرنامەی سوسیالیزمێژێت مافی خاوەنکارە یا ساحب کار ئیسە کارفەرماکە حتا دەوڵەتیش بێت، ئەو دایکە هەر چەندێک کە بزانێت مناڵەکەی پێویستی هەیە بە شیر ئەبێ ئەوە مافی ئەو دایکەسە کە ئەو شیریە پێدا، یعنی ناتوانێت محکوم کردێ بەوە کە حەقی نییە یەک جار ئەتوانێت یەک جار، چۆن ئەو مناڵە هەرچێ بێ خۆی هەمومان شیرمان خواردووە، هیچ مرۆڤێک تا 5 ساڵ و 6 ساڵ و 7 ساڵ و 10 ساڵ و شیر ناخۆ، هەمووی ساڵ و نیوێکە. بۆیە مافی ئەو ژنانەسە کە لەسەر ئیشن خاوەنکار ئەگەر داینگایش بوو بێ داینگاکە لە شوێنی کارەکەیان نزیک بێت بۆ ئەو دایکە بتوانێت و هیچ زەختێکی فشارێکی ئەوەیش زمانی لەسەریەوە نەبێت بۆ ئەوەی کە حتمەنە لەو کاتە بتوانێت شیر بدات. بۆ ئەوەیە کە من دووبارە ئەو دوو بابەتە ئیشارە پێکەمەوە کە وەکو خاڵە سەرەتاییەکانە لە بەرنامەیەکی سوسیالیستیە، لە بەردەمەکانی حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵێشە هاتووە داینگە لە شوێنی کارە ئەبێت دروست کردێ مافی دایکە هەر چەند جارێک گەرەکی بێت، نەهایەتی لە شیفتێکی کاریە 3 جارێ پێم وانە بێگەیتە 4 جاریش، بەڵام هەر چەند جارێ بوو ئەوە مافی ئەو دایکەسە کە شیر بدات بە مناڵەکەی و ئەوەی کە شیر بدات بە مناڵ یان نەیدا ئەو مافە یەکەم جار بۆ دایکەکە پارێزراوە، ئەو خۆی بڕیارەکەی لەسەرەدا. بینەرانی خۆشەویست، بڕینە سەر بابەتی دوومی بەرنامەکەیشمان کە هەر هەڵەگەڕێتەوە بۆ ئەو خانمانەی کە دووگیانن، ئایا وەرزشکردن چه تەسیرێکی هەیە، تەسیرەکانی چۆن ئەتوانێت بێت لەسەریانە. من ئشارێکی پێکەم، دیارە هاوڕێ هاوکاریشم ئشارەم پێکە کە بابەتی دوومەکەمان دەست پێ بکەین. ئەو بابەتیشە من وا بڵێم کە تقریبەن فەوایدەکە بۆ ژنانی دووگیان زۆرن، ئەو ئەتوانین ساعاتها لەسەری قسەکەین، چۆنیەتی سوودەکان یا ئەوەی کە چۆن بێت ئەو وەرزشکەرە هەوازی بێ هەوازی بێت. ئەوە گوتم ئەتوانی ساعتگەر لەسەر ئەم بابەتە قسەکەین، بەڵام من لیست بەنیکم کردووە کە بتوانین کۆتا و مختصەر ئەوەی کە لە ماوەی زمانی ها دەستمانە من پێشکەشی ئێوە خۆشەویستانی کەم. معموڵەن بۆ خانمێکە دووگیانە ئەگەر بەرنامێکی وەرزشی منەزەمی بێت، یعنی ڕۆژانە بێت، نە ئەوەی کە ڕۆژێک ئەو وەرزشکەرە بکە یا دواتر بیقڕنێت چەند ڕۆژ دواتر بێتەوە،
ئەگەر وەرزشەکانی منەزم بێت یانی ڕۆژانە بێت من تعداد ڕۆژەکان لە هەفتەیشی حتمما عرض خەمەتتانەکەم هەم ئەوەسە کە وەزعیەتی باشەکات هەم شرایەتی سلامەتی ئەو خانمە ئەباتە سەرەوە و هەروەها هاتنە خوارەوەی مشکلاتێکە لە کاتی دووگیانی هەیە وەکو ئازاری کەمەر وەکو ماندوویەتی ئەوانە ئەتوانێت تەسیری بە یانێ کەمەرێشە و ماندوویەتی کەمە بێتەوە. هەروەها شەواهدێک هەیە کە ئەمە بە تاقیق بەدەساتووە کە دیابەتێک کە بازی لە خانگەر لە کاتی دووگیانیە تووشی دیابەتەون وەرزشکردن ئەو ئامارە هاوردووەتە خوارویان تەسیری هەیە و هەروەها ئسترس ئەو ئسترسیشە کە هەیەە ئەویش تێتە خوارەوە. وەکو تەوسیە ئەگەر پێش دووگیانی وەرزش بەرنامەی وەرزشی بووگە وەرزشی کردووە ئیسن دەرمشیش بووگە ئەوە جێگەی ترس و نیگەرانی نییە ئەتوانێت کاتێکە دووگیان بوو دوای ئەو لە پرۆسەی دووگیانیەکەیش ئەو وەرزشکەرە ئەنجام بات. تەنیا شتێک کە مهمە هەر وەرزشێک کە ئەنجامە دەرگێت ئەوەیە کە لێدانی دڵ زەرەبانی دڵ ناوی لە 140 بڕواتە سەرەوە. ئەگەریش پێش دووگیانی وەرزشی نەکردووە ئەو کەسە بەڵام ئەزانێت وەرزشکردنەکە یەکڕابینێ وەزنی ئەڕواتە سەرەوە لە کاتی دووگیانی احتماڵاً قەند خوێنی زۆر بێت ئەتوانێت وەرزش دەست پێکات مەجبور نییە وەرزشێکی سەخت و سەنگین دەست پێکات پیادە ڕەوی بێت هەرەونە ڕۆژی 20 دقیقە پیادە ڕەوی کە ئەوە مناسبە بۆی. ئەو وەرزشە کاتەکەی چەندێ بێت نهایەتی 30 دقیقە یعنی نیو ساعت لەو نیو ساعتە یعنی ماوەکە نیو ساعت بێت لە 7 ڕۆژی هەفتە 5 ڕۆژی وەرزشکە کافیە یعنی 5 ڕۆژ لە هەفتە هەر کاتێکیش 30 دقیقە. بەڵام ئەوانەیە کە وەرزشیان نەکردووە یا پێشتر ماوەی بینی کەوتووە شەرت نییە حتممە لە یەکەم ڕۆژە لە چرکە لە 30 دقیقە لە 30 خولەکە دەسی پێ بکەن ئەتوانێت لە 5 خولەکە و دەست پێکیان لە 5 دقیقە و بێت ڕۆژ بە ڕۆژ زیاتریکە بەڵام لە 30 دقیقە زیات نەڕواتە سەرەوە و هەروەها زەرەبان و لێدانی دڵ نابێت لە 140 دانە زیاتر بێ. ئەو خانگەرەی کە وەرزشەکەن دووگیانن ئەبێ ئەمە لە بەرچاوە بگرن. بەڵام چه کەسانێک ئایا ئەو پارێزیشە هەیە ژنێکە دووگیانە وەرزشنەکە هەمانە ئەوانەیە کە ئاسمیان هەیە نەخۆشیگەر دڵیان هەیە یا دیابەتی جۆری یەک ئەوە ئەو ژنانە مەحدودە یا ئەڵێن کە نابێت وەرزشکن یا هەرگیز وەرزشکن حتممە ئەبێت بە مشاورەی پزیشکی تایبەتی خۆیان ئەو وەرزشکەرە بکەن. یا مشکلاتی مامایی ئەگەر خوێنیان بینی یا دەهانێ ڕەحمیان زەعیفە ئەوانە ئەو مشکلاتەسە کە ئەوێتە باعث ئەو خانمانە کە وەرزش نەکەن. جیا لەوانە مشکل قەلبی ڕێوی وەکو ئاسم کە ئشارەمان پێگەر ئەگەر سابقەی حامڵگی چەند قلویان هەیە زایمان ڕوود زوڕەسیان هەیە خوێن ڕێزیان هەیە ئەو خوێن ڕێزیشە قەت نابێت بە تایبەت لە 3 مانگەی 2-3 یا پرێکلامپسی یا ئەوەی کە ئەو ژنانەی کە دووگیانن لە کاتی دووگیانی فشار خوێنیان ئەڕواتە سەرەوە ئەبێت وەرزشەکانیان ئەدامە بن. احتیاطی شەرتە ناوێ زیادە ڕەویکەن ئەو شتانێک کە باشە وەکو لە بەرنامەی تەندروستی ئێماتوانین بۆ ژنانی دووگیان تەوسیانکەین پیادە ڕەویە لە حد ئیمکان ئەگەر دووچەرخە سواری بوو دووچەرخە سواریکی سابت چونکە دووچەرخە سواری فوتبال بەسکتبال چون فوتبال بەسکتبال ناکرگێت ئەو تۆپی احتماڵی زەربە بدەرگێ بە سکی ئەو خانمە ئەوانە ئەسڵ تایمیش مەمنوع قەدەغەیە. بەڵام پیادە ڕەوی باشە یا دووچەرخە سواری چونکە خانمێکە دووگیانە هەرچەند دووچەرخە سوارێکی باشیش بێت ماوەیەکی گەرەکەی کە توانێت تەعادڵی خۆی چونکە دووگیانیشە لەبەن دووچەرخەوە حفزکە بۆیە دووچەرخەیەکی متحرک ئەوەیە کە تەوسیا کردگێ کە حتممە استفادە نەکردگێ. تەمریناتێکە کشیشیە ئەگەر دەستڕست بێت تۆپگەری مەخصوصە ئەو تۆپگەرە دوو جۆرە بەتایبەت ژنگەریش فرەتر بە تۆپگەرە وەرزشەکان هەم بۆ تەناسب ئەندام بەڵام ئەو تۆپی کە بۆ حامڵەییە کەمی گەورەترە
تقریبا شقڵەکەیکی کوڕەویە یانێ وەکو دایرە وایە ئەو وەزنە ئەو باشتر تەحمڵەکات حرەکەتگەرێکی کشیشیە خۆ کێش هاوردن دەسپا و ئەگەریش بتانن وەرزشکارێک هەیە بۆ وەرزشکار تقریبا ئەڵێن کە تەقویەت ماسوولکەگەر کەمەر یا حەوزچای لەگەن هەر کامی پێبێژین ئەوەیە کە ئەو کەسە ئەتوانێت دەست بنێتە سەر زەوین بە حاڵەتگەرێکی دەستی بەرزۆ کاتەوە قاچکەری ڕاکێشە بە حاڵەتگەری کشیشیان پێ ئەڵێن چونکە ئەو حاڵەتە کشیشیگەرە هەم یارمەتیەدات بۆ ئەوەی کە ماسوولکەکان نەرم بێت. بۆ نمونە هاوڕێ هاوکارم ئەم ویددیوە کە نیشانی ئێوە بینەرانی خۆشەویستەدات یەکێک لەو حرکاتەسەکە هەم بۆ پشت هەم بۆ ئەم حرەکەتیشە بۆ کاسەی لەگەن یا ماسوولکە ئەو تۆپەی کە شارەمان پێگەر ئەم تۆپەیە کە نسبەت بۆ تۆپەکانی تر کە زۆرتر وتم خانمان استفادەی لێکن بۆ تەناسب ئەندام حەجم و ئەنازەیەکی گەورەتری هەیە. هەروواکە ئەبینن ئەمان ئەو نەرمشگەرەسە کە ئەتوانن ئەنجامی بدەن ئەو نەرمشێکی کشیشیە ئەوبەتە ئەگەر تۆپیش نەبوو لەم حاڵەتە ئەتوانێت هەر بەو شێوە ئێوەکە ئەیبینن بێت تۆپەکەی یانێ دەست لەسەر عەرزە دابنێت ئەنجامی بدا یا ئەم حرکاتەی کە بینەرانمانێ بینن حرکاتێکی کشیشیە کە هەمویان ئەتوانێت یارمەتی دەربێ. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بێت لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە تەندروستیتان بۆ بە ئاواتە خوازم.